بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست. یەکشەممەی ڕابردوو پەرلەمانی کوردستان ماوەی کارکردنی بە یاسای بەرەنگاربوونەوەی تیرۆر لە هەرێمی کوردستان درێژ کردەوە. فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامیش دەنگی بە یاساکە نەدات. بە میواندارێک لە بەڕێزان کاروان کازم پارێزەر لە ستۆدیۆی سەرەکی، هەروەها نیاز عەبدوڵڵا ڕۆژنامەنووس و چالاکی کۆمەڵی مەدەنی لە هەولێرەوە، لە سۆرانیشەوە مامۆستا مەڕوان گەڵاڵی سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی تاوتوێ ئەم پرسە دەکەین. سەرەتا گەر بچینە لای مامۆستا مەڕوان لە سۆرانەوە. مامۆستا زۆر سوپاس بۆ بەشداریتان لە بەرنامەکەماندا. ئەگەر سەرەتا لەوە دەست پێ بکەین، بۆچی ئێوە دەنگتان بە ماوەی درێژکردنەوەی یاسای بەرەنگاربوونەوەی تیرۆر لە هەرێمی کوردستانەدا؟ بەڵێ بەڵێ دیارە مامۆستا مەڕوان ئەگەر حازر بێت باز لە یاسای بەرەنگاربوونەوەی تیرۆر دەکەین لە پەرلەمانی کوردستان کە درێژ کراوە. یاسای بەرەنگاربوونەوەی تیرۆر لە ساڵی 2006 دەرچووە، یاسای بەرەنگاربوونەوەی تیرۆر، بەڵام ماوەکەی بەسەر چوو بوو لە 2016 شەوە بۆی پەخستنی پەرلەمانی کوردستان یاساکە. لە بری ئەم یاسایە بۆ ماوەی 2 ساڵ کار بە یاسای سزادانی عێراقی دەکرا. وەجارێکی تریش پەرلەمانی کوردستان یەکشەممەی ڕابردوو یاساکەی درێژ کردەوە. ئێستا گەر مامۆستا مەڕوان ئامادە بێ، مامۆستا سڵاو لێبێت، سەبارەت بە درێژکردنەوەی یاسای بەرەنگاربوونەوەی تیرۆر بۆچی ئێوە دەنگتان بە یاساکە نەدا؟ بەڵێ مامۆستا مەڕوان. بسم الله الرحمن الرحیم. سوپاس بۆ بەڕێستان و بۆ دەرفەتە لای بەڵێ خۆش بۆ هەردوو ئەو میوانە بەڕێزە و سەڵاو و ڕێز و احترام بۆ سەرجەم بینەران. بەڵێ ئەو ئیتیفاقات و لەگەڵ بنچینەی مافەکەشەمان لەگەڵ خودی بەڵێ کە بێ بۆ پاراستنی سەر و ماڵی هاوڵاتیان بە هەموو چین و توێژەکە بەڵێ مامۆستا یەکانی خۆیان پێڕاگەیاندوون لەسەر ئەم یاسایە و لە دوایین هۆشداری بۆ پەرلەمانی کوردستان ئۆفیسی مافەکانی مرۆڤ یۆنامی بۆ بەڕێز بەڵێ و بۆ بەڕێز مامۆستا سۆران عومەر سەرۆکی لژنەی بۆ بەڕێز وەرەڤالە بەکانی خۆی پێڕاگەیاندوون و پێشی ڕاگەیاندوون دووبارە داواتان لێ دەکەینەوە کە ئەو یاری دەکەنەوە بۆی کە لەگەڵ ئەو ئیتیفاقاتانە بگونجێتن کە لژنەکانی مافی مرۆڤی جیهانی و ئەو ئیتیفاقاتانەی کە لەگەڵ حکومەتی عێراق کراوە بۆ ئەشکەنجە و بۆ معاملەکردن لەگەڵ زیندانیان یەک بگرێت و چونکە خەلەل و کەموکوڕی زۆری تێدان. ئەوە لەو جانبەی. لە جانبێکی دیکە ئێمە لە سەرەتای چوونمان بۆ پەرلەمانی کوردستان لە ساڵی 2014 لە دانیشتنێکی سەرۆکی فراکسیۆنەکان لەگەڵ بەڕێز دکتۆر یوسف و دەستەی سەرۆکایەتی بەڕێزان کاک دکتۆر جعفەری مینچی کە حزوری هەبووە، بەڕێز کاک شێخ فەخرەدین کە سکرتێری پەرلەمان بوو، ئیتیفاقێکی کەتبیمان لە نێواندا هەیە کە ئەو یاسایە بە شەرتێک بێتەوە ناو هۆڵی پەرلەمان. لە 2014 ئەو قسەی من دەکەم. بەڵێ شەرتێک پاش 6 مانگ ئەو یاسایە دەبێ هەموار بکرێتەوە. واژۆی سەرۆکی هەموو فراکسیۆنەکانی لەسەرەکەواتە هەموو فراکسیۆنەکان تێبینی جددیان لەسەر ئەو یاسایەیە. بەس فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی نییە کە تێبینی لەسەرێ، بەڵام بەڕاستی فراکسیۆن بەڵ
یاسا و ڕێسەیانەی کە پاراستنی مافەکانی مرۆڤی لەخۆ گرتووە و داکۆچیشی لەسەر دەکەی. بەڵێ مامۆستا ئێوە وەکو فراکسیۆنی کۆمەڵ هەر لەگەڵ بوونی یاسای تیرۆردانین لە کوردستان یاخود پێویست هەرێمی کوردستان یاسایەکیە بێت بە ناوی یاسای تیرۆر بەڵام لەگەڵ بنەماکانی مافی مرۆڤ بگونجێت. ئێمە لەگەڵەوەداین کە یاسایە کە بێ بە ناوی یاسای بەرەنگاربوونەوەی تیرۆر کە تیرۆر قەناعەتم وایە کۆمەڵی ئیسلامی یەکەم حیزبە کە کوشتەی دەستی تیرۆرە لە هەرێمی کوردستان، بەڵام ئێمە دەڵێن ئەو یاسا دەبێ یاسایەک بێتن لەگەڵ مافەکانی مرۆڤدا بگونجێتن، یاسایەکی گشتگیر بێتن، یاسایەک بێ حزبی دەسەڵات دارنەی کاتە بەهانە بۆ سەرکوتکردنی نەیارەکانی، یاسایەک بێ بۆ هەموو خەڵکی هەرێمی کوردستان وەکو یەک بێتن. ئێمە لەگەڵی داین و پشتگیریش لەوە دەکەین لەبەرەوەی ئێمە وەکو فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی هەمواری یاساکەشمان پێشکەش کردو. ئەگەر لەگەڵ ئەوەدانە باینە هەموارمان پێشکەش نەدەکرد، هەمواری یاسای تیرۆرمان پێشکەش کردووە و لە هەفتەی ڕابردوو خوێندنەوەی یەکەمی بۆکرا لە پەرلەمانی کوردستان و ئێمە پێشەوەی کە ئەو یاسا بهێندرێتەوە ناوهۆڵی پەرلەمان، سەرۆکی لیژنەی یاسایی و ئەندامانی لیژنەی یاسایی پەیوەندیان بە منەوە کردووە کە بە زووترین کات ئێمە هەموار پێشکەش بکەین، چونکە ئەو یاسایە کەم و کوڕی زۆری هەن بۆی کە ئەو یاسایە هەموار بکرێتەوە، ئەو جارێکی دیکە درێژ بکرێتەوە لە پەرلەمانی کوردستان. نەخێر ئێمە لەگەڵی داین، لەبەرەوەش لەگەڵی داین بۆی کە ئەو یاسایە بۆ هەموو خەڵکی هەرێمی کوردستان وەکو یەک بێ، بەڵام لەگەڵ ئەو پرانسیپانەی کە مافەکانی مرۆڤ لەسەری کۆکن ئەو یاسایە تێک نەگیرێتن، بەتایبەتیش بۆ ئەشکەنجە و زیندان و بەتایبەتی بۆ تۆڵەی سیاسی سەرنەوە لە نەیاران لە هەرێمی کوردستان. بەڵێ ینی پێشترم یاسایە خراپ بەکارهێنراوە لەلایەن هێزە ئەمنیەکانی پارتی وێکێتیەوە وەکو تۆڵەیەکی سیاسی بۆ نایارە سیاسەکانیان بەکارهێنرابێت؟ هەرگومانت نەبێتە لەگە تەماشای ئەو راپۆرتانە بکەی کە بڵاو کرانەوە لەسەر ڕەوشی پێشێلکردنی مافەکانی مرۆڤ لە عێراق و بەتایبەتی لە هەرێمی کوردستانیش لە زیندانەکانی هەرێمی کوردستانیش ئێمە بە دیکۆمێند بە وەکو بڵێ زانیاری حاشا هەڵنەگر لە لامانەکە خەڵکێکی زۆر ئەو یاسایە بۆتە وەکو بڵێ زەریعەیەک بەدەستی هێزە ئەمنیەکانەوە، ئەو یاسایەش نەبووە خەڵکیان ئەشکەنجە و خەڵکیان وەکو بڵێ بە شێواشێکی زۆر ناشارستانی خەڵکیان ئەشکەنجە داوە و دوور لە هەموو پێوەری یاساکانی مرۆڤ و ڕەچاوکردنی مافەکانی تاکەکانی ئەو کۆمەڵگە خەڵکیان بە زۆر هێناوە دانیان پێناوە بە تاوان و بە جەریمەکانیان، حتا بەرپرسێکی باڵا پێم خۆش نییە من ناوی بدەم، بۆی جێڕامەوە گوتی لە تەقینەوەی پێش هۆڵی زەرد دوو نەفەریان هێنان لەسەر شاشەکان ئاعترافیان پێکردن، دوایش ئەوانەی کە بەکەری ڕئیسی بوون و بەکەری فعلی بوون دەرکەوتن کە ئەوانە ئەسڵ و ئەساسن و دەستیان لەو کاریدانە بوو. چەندان نمونەی دیکەمان لە بەردەستە ئێمە تاوانی گەورە کراوە لەو وڵاتە، خەڵکی دیکە تاوانەکەی لەسەر سەپێنراوە بە زۆری تەعزیب و ئەشکەنجەدان و هەڕەشەکردنی شەڕەفبردنی ئەو جۆرە کەسانە کە تەعەڕوزی خاوخێزانیان بکەن، ئەوانە هەمووی کراون بەداخەوە دەڵێم لە سجنەکانی هەرێمی کوردستان و لە هەردوو تەڕەفیش کراوە، بەڵام بەڕاستی زیاتر کە دەڵێم لە هەردوو تەڕەفیش کراوە بە بەڵگە و ئیسپات لە بەردەستمانە، لەبەرەوەی ئێمە دەمانەوێت ئەو یاسایەک بێتن زیندانەکانمان ببنە جێی پەروەردەکردنی خەڵکی تاوانبار، ئەو خەڵکەی کە تاوان دەکا پەروەردە بکرێتەوە جارێکی دیکە، بۆی کە ئەگەر مەجال ماوە کابرا بتوانێتن بە ئاسوودەیی و واز لە نەفسی تاوانباری ئەوانە بێنێتن بێتەوە ناو کۆمەڵگە و بێتە شخصێکی
بەسوود و بەکەڵک بۆ کۆمەلگا نەک ئینسانێکی بەسوود و بەکەڵک بچێتە ئەو سزنانە کەلکی ژیانی پێوە نامێنێتن لەناو کۆمەلگە و مجتەمەعی کە تێیدا دەژین ئێمە. بەڵێ بەڕێز وتت پێشتر فراکسیۆنەکان وارەکەوتبوون سەرۆکاتی پەرلەمانیش کە یاساکان وار بکرێتەوە بەڵام بۆچی بەبێ هەموارکردنەوە درێژ کرایەوە وەڕای فراکسیۆنەکانی تر چیەک بۆچی دەنگیان بە درێژکردنەوەدا؟ خۆی کاکە حەچیم گیان پێم خۆشە ڕوونکردنەوەیەک لەسەر ئەو خاڵە بدەم دیارە بە تایبەتی هەندێک دەستگای ڕاگەیاندن دەیانەوێت ئەو بابەتە بە لاڕێدا ببن وای نیشان بدەن کە کۆمەڵی ئیسلامی لەو یاسایە دەترسێتن خەڵکی کۆمەڵی ئیسلامی لەو یاسایە دەترسێتن بە هەر شێوەیەکی بێ دەیانەوێت خەڵکی کۆمەڵی ئیسلامی ناشیرم بکەنەوە ئەسڵ و ئەساسی نییە ئێمە ئەو یاسایە هەموارەکەمان پێشکەش کردووە لە هەفتەی ڕابردوو لە ڕۆژی سێشەممەی ڕابردوو کە جەلسەی پەرلەمان بوو ئەو یاسایە گەرتەماشەی بەرنامەی کاری پەرلەمانی کوردستان کە هەمواری یاسای تیرۆری تێدایە خوێندنەوەی یەکەمیشی بۆ کرا بۆ یاساکە لەناو هۆڵی پەرلەمان و ئەو هەفتەیەش کە دانیشتینەوە ڕۆژی چوارشەممە ڕۆژی یەکشەممە عەفوەن بە هەمان شێوە سیفەی استیعجال بە یاساکەدرا بۆی کە بە زووترین کات لیژنەی یاسایی لیژنەکانی مافی مرۆڤ لیژنەی ناوخۆ راپۆرت پێشکەش بکەن کە سیفەی استیعجال بە هەر هەموارێک بدرێ بە یاسا هەر یاسایەک بدرێ دەبێت لە خلالی 5 ڕۆژدا راپۆرتی بۆ حازر بکرێتن بۆی ئەو یاسایە بهێنرێتەوە پەرلەمان ئێستا ئێمە مکەلەفین کە لە خلالی 5 ڕۆژی دیکەدا بەڵێ جارێکی دیکە ئەو هەموارە بخاتەوە بەرنامەی کار بۆی کە هەمواری یاسای تیرۆر بکرێتەوە لە هەرێمی کوردستان بۆی کە لەگەڵ مافەکانی مرۆڤ و لەگەڵ ئەو تێبینیانەی کە هەموو لایەنەکان هەیەە تێبینیەکان چاک بکەین و یاسایەک بێتن وەکو بە یەک چاو سەیری هەموو لایەن و چین و توێژەکانی هەرێمی کوردستان بکات. بەڵێ بە کورتیەوە تانەوەی کوێ یاساکان وار بکرێتەوە وەکو هەموارەی پێشکەشتان کردووە؟ ئێمە گەر تەماشای یاساکە بکەی یاساکە زۆر بێئینسافانە داڕێژدراوە بۆ نمونە یعنی کەسێک کە لە چاخانەیەک کەسێکی تیرۆریست چوو بێ بۆ ئەو چاخانەیە ئەو کەسە چایەکی لە پێشدا نابێتن ئەگەر نەشی زانی بێکە ئەوە تیرۆریستێکە یعنی بە هەمان شێواز معاملەی لەگەڵ دەکرێتن یان دەبینی لەسەر گەنجێکی هەرزەکاری ئەو وڵاتی ئێمە نابێ ینی دوور لە ینی عاتیفە بڕیار بدەین خەڵکێکمان هەیە عاتیفیە دەبینی لەسەر تۆڕەکانی ئەنتەرنێت و ئەوانە لە فەیسبوک و لەوانە لایکێکی کردو بۆ شتێک یعنی هەمان تۆمەت و هەمان جەریمەی بەسەردا دەسەپێتن بە یاسای تیرۆر تۆمەتبار دەکرێت و وەسزا دەدرێتن و ئەوە چەندان خاڵی دیکەی ئێمە لەگەڵەوە داینە ئەو کەسانەی کە دەیانەوێ جا هەر ڕەنجێک بن هەر چین و توێژێک بن دەیانەوێ ئاسوودەیی و ئاسایشی ئەو وڵاتەوە کە تێکی دەن وە لە ڕووی نەتەوایەتیەوە بێ لە ڕووی ئاینیەوە بێ لە هەر ڕوێکیەوە بێتن ئێمە هەموو لایەکمان دەبی بە یەک دەست و بە یەک هەڵوێست ڕوبەڕویان بینیەوە نێڵین ئاسایشی ئەو وڵاتەمان ئەمنی ئەو وڵاتەمان پێشێل بکرێتن و ژیانی هاوڵاتیان لای ئێمە شتێکی پارێزراوە و دیفاع لە ژیانی هەموو هاوڵاتیان دەکەین بەبێ ئەوەی گوێ بدەینە دینیان گوێ بدەینە قەومیەتیان لای ئێمە ئەوە خاڵێکی جەوهەریە ئێمە دەمانەوێت ئەوانەی کە بەکەری ڕئیسی تێکدانی ئەمن و ئاسایشی ئەو وڵاتین ئەوانە تۆمەتبار بکرێن و ئەوانە سزا بکرێن بە یاسای تیرۆر نەک یاسای تیرۆر یاسایەکی مەتاتی بێت و لاستیکی بێتن بە کەیفی خۆی دەسەڵاتداران بتوانن خەڵکی پێ تۆمەتبار بکەن دەمانەوێت نقطە لەسەر حرفدا بنین و بە شێوازێک بێتن ئەوەی کە بەکەری ڕئیسیە تاوان و سزای خۆی بۆی سزای خۆی بدرێتن و سزای خۆی وەربگرێتن و ئەوانەی دیکەش کە تەماشا دەکەین بە شێوازێک لە شێوازەکان هەڵخەڵەتێنراون لە چاکسازیەکان مەجالی
چاکردن و مەجای باشکردن و مەجای شۆردنەوەی مێشک و بیر و هۆشیان هەبێتن نەک خواخوامان بێ خەڵکێکی ئەو وڵاتە بە یاسای تیرۆر تۆمەتبار بکەین و لە سەزنەکان بیان ڕزیێ. بەڵێ زۆر سوپاس بۆ بەڕێز مامۆستا مەروان گەڵاوی سەرۆک فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی کە لە سوورانەوە لەگەڵ ماوەی سوپاس بۆ بەڕێستان. بەڵێ بینێرانی بەڕێز بەردەوامی لەگەڵتان کاک کاروان گەر بملای بەڕێز بەخێر بن بژبورە دەن کاتێن لای بەڕێستان سەبارەت بە درێژکردنەوەی ماوەی یاسای کارکردن بە یاسای بەرەنگاربوونەوەی تیرۆر تا چەندێک زەرور بوو کە یاساکە لە بری درێژکردنەوە هەر لە هەموار کرابایەوە بڵێن یەکشەمە ڕابردوو. سپاس بۆ میوان و بەڕێزەکە ڕێزمان بۆ مامۆستا مەروان و نیازخانیش. لە ڕاستیە من بۆ چوونی شخصی خۆم وایە لەم کاتەیە ڕاستی یاسای تیرۆر گرنگ بوو کە درێژ بکرێتەوە یا هەموار بکرێتەوە یاسایەکی تازە دەرچێت چونکە بەڕاستیم یاسایە لە ساڵی 2023 بە پێی یاسای ژمارە 3 کە دەرچووە لە خۆلی یەکەمە لەو خولەیە کە دەرچووە خۆی ماوەکەی بۆ ماوەی 2 ساڵ بووە یعنی ئەو کاتە مشەڕع عەقڵیەت و بۆ چوونی مشەڕع وا بوو کە ئەم یاسایە ئەسڵان خۆی بۆ ماوەیەکی کاتی دەرچێت بەڵام ئەوە بینین دوای ئەو دەرچوونی یاساکە بەردەوام درێژ کراوەتەوە تا ئێستا 6 جار درێژ کراوەتەوە ئەنەم خۆی لە خۆیان گومان لەسەر ئەسڵان ئەهەمیەتی یاساکەش دروستەکە ئایا لە هەرێمی کوردستانە فعلەن هەرێمی کوردستان پێویستی بە یاسای تیرۆر هەیە نیە یاساناسان لە هەرێمی کوردستانە دابەش بوون بەسەر دوو بەرەوە بەرێکیان پێ وایە فعلەن هەرێمی کوردستان لەبەرەوەی ناوچەیەکە لەم منتیقەیەکە خۆی خازعە بۆی کە نەشئەی تیرۆر تیا دەرکەوێ گەشە بکە گروپی چەکداری تیرۆریستی دروست بێ فعلەن کە لە ڕابردووە هەش بووە گروپێکی تران ئەڵێ نەخێر ئەو تاوانانەی کە لە یاسای تیرۆری هەرێمی کوردستانە جێگەی کراوەتەوە لە قانونی عقوباتی عێراقی ژمارە 1970 ساڵی 69 هەیە و پێویست ناکە یاسای تیرۆر بێ تەختی ئەم یاسایانەکە بەڵام بە بۆچوونی خۆم من پێم وایە پێویستە یاسای تیرۆر هەبێ بەڵام پێویستە میکانیزم و پێوەدەنگەکانی پاراستنی مافی مرۆڤی زیاتر جێگە بکرێتەوە ڕەچاوی پێوەری مافی مرۆڤ نەکراوە لەم یاسایە بە ڕێژێکی زۆر نەخێرە گەر بەندەکانی ئەم یاسایە بخوێنیتەوە بە تایبەتی ئەو تاوانانی کە دان کە باسی ئەکات دواتر ئەو سزایانی کە بۆی دایناوە سزاکان بریتین لە سزای ئەعدام سزای سژنی هەتاهەتایی و بەسیترین سزاشی ئەڵێ نابێت لە 15 ساڵ زیاتر بێکەواتە یاساکە یاسایەکی زۆر قاسیە و من پێم وایە لەم کاتە ئەم یاسا گرنگ نەبوو بەڕاستی بەم پەلەپەلەی لەم دۆخی ئەسای پەرلەمانی کوردستانە بەڕاستی یاسای گرنگتر هەبوو بیرمان نەچێت پەرلەمان خۆی لە بەردەم هەڵبژاردنایە لە سینۆیە بۆیە یەکەم شت پەرلەمان بەڕاستی پەنای بردایە بۆ هەمواری یاسای هەڵبژاردنی پەرلەمانی کوردستان هیچ نەبووایە پەرلەمانی کوردستان یاسای چاکسازی لە موچە و خانوشینە جارێکی تر قسای و بەردەوامی کارەکانی لە دوایە پەنای بۆ هەموارکردنی یاخود درێژکردنەوەی ماوەی یاسای تیرۆر کراکەواتە لە ڕووی گرنگیەوە لەم کاتا من پێم وایە یاسای گرنگتر هەبوو. بەڵێ سوپاس دەکەم دۆتەکەم بۆ لای بەڕێز نیازخان زۆر سوپاس بۆ بەڕێزتان ببوورە درەنگ کاتینە لای بەڕێزتان سەبارەت بە درێژکردنەوەی ماوەی کارکردن بە یاسای بەرەنگاربوونەوەی تیرۆر لە هەرێمی کوردستان ڕاچیە کە ئێستا درێژ کراوەتەوە پێت وایە نەدەبوو هەموو فراکسیۆنەکان بۆ نمونە ئێستا جگە لە فراکسیۆنی کۆمەڵ و بزوتنەوەی ئیسلامی دەنگیان پێنەدابێت فراکسیۆنەکانی تریش پێت وایە دەبوو دەنگیان بە درێژکردنەوەکە نەدابایە لە ڕاستیە ئەوەی کە پەیوەندی بابەتی درێژکردنەوەی پێنجەم جاری یاسای بەرەنگاربوونەوەی تیرۆرەیە هەڵبەت ئەمە بەشێکە لە درێژە پێدان بۆ عەقڵیەتە سیاسی کە چەندین ساڵە ئامادەیی زۆر بەهێزی هەبووە لەلایەن پارتی و یەکێتی وەروەها هێزە ئۆپۆزیسیۆنەکانی تریشکە بە تایبەت لە خولی سێمی پەرلەمان و خولی چوارەمی پەرلەمان دەنگیان پێداوەتەوە بۆ نمونە لە خولی سێمی پەرلەمان ئاسایی ڕۆشتۆ دەنگی پێدراوەتەوە لە خولی چوارەمی پەرلەمانیش لە 2014 ئەم یاسایە درێژ کرایەوە کێشە هەرە گەورەکە ئەوەیە تا ئێستا ئەوەی کە پەیوەندی بە هەموارکردنەوەی یاساکە و گۆڕانکاری پێویست و بنەمایی هەیە لە ناوڕۆکی ئەم یاسایە تا ئەم ساتش کە ئێمە قسەی لێ ئەەکەین ئامادەی نییە لە لای ئەو پەرلەمانتار و هێزە سیاسیانەی کە لە هەرێمی کوردستان هەن پێیان وایە بابەتی تیرۆر دەبێت بە مامەڵێ لە یاساکە بڕوێنرێت بەبێ هیچ گۆڕانکاریە ئەم یاسایە بۆ خۆی لە بنەماوە ئەکرێت لە دوو ئاست پێوانەی بکەین یەکەمیان لە ئاسی نێودوڵەتی بەڕاستی دژ بە پرۆتۆکۆلی ڕاستەقینەی
بەرەنگاربوونەوەی ئەشکەنجەیە کە عێراق واژووی کردووە و هەروەها لە بنەماوە دش بە جارنامەی گردردونی مافەکانی مرۆڤ دش بە یاسای تایبەت بە مافە مەدەنی و سیاسیەکانە و لە ئاستی ناوخۆ ئەگەر بەڕاستی بچینە ناوڕۆکی ئەم یاسایە دش بە یاسای کاری ڕۆژنامەنووسی ژمارە 35 ساڵی 2007 ئەم یاسایە دش بە ناوڕۆکی ڕێکخراوە ناحکومیەکانە ئەمە دش بە یاسای دەستخستنی زانیاریە ناکۆکە لەگەڵ زۆرێک لە یاساکانی تریش کە بەڕاستی توانیوێتی کۆمەڵێک ماف بەدەست بێنێت کێشە هەرە سەرەکیەکە ئەوەیە لەم یاسایە جگەلەوەی کە سزای زۆر توندانراوە لە لای مشەڕع و بەڕاستیش ئەم یاسایانە بە جۆرێک چونەتە بواری جێبەجێکردنەوە لە هەموو شکارە سادبارتر ئەوەیە کە ئەم یاسایە ڕێگا ئەدات بە بێگەڕانەوە بۆ بڕیاری دادوە ڕاستەوخۆ دەستگاکانی ئاسایش هەڵبکوتنە سەر ئەو کەسێک کە گومان لێکراوە یاخود ئەخباری کراوە لە لای کەسێکەوە و ئەمە زۆر ئەم بابەتە هەر بەکارڕێ نەهێنراوە بە تەنیا لە بەرامبەر ئەو دۆسیانەی کە پەیوەنددارن بە تیرۆریا بەتەقینەوە سو ئیسیفادە لەم جۆرە مادانە کراوە بۆ هەڵکوتانە سەر دەستگا ڕاگەیاندنەکان گومانکردن لە بەشێک لە هێز و پارتە سیاسی ناوخۆیەکانی هەرێمی کوردستان هێز و پارتە ئۆپۆزیسیۆنەکانی باکووری کوردستان ڕۆژهەڵاتی کوردستان ناوڕۆکی ئەم یاسایە بەڕاستی تەواو نامرۆییە و هەر ئەوەی کە سزای لە سێدارەدانیش بەشێکەلەوە بەداخەوە من ئەمێ ئەو بڵێم تا ئێستا زهن و عقلیەتی جێبەجێکردنی سزای لە سێدارەدان ئامادەیەکی زۆری هەیە لە لای بەشێکی زۆر لە پەرلەمانتارانی هەرێمی کوردستان و هەر لێرە ئەمێ ئەوە ڕابگەێنم ئەو پرۆژە یاسایی کە خودی کۆمەڵی ئیسلامیش پێشکەشیان کردووە بۆ هەموارکردنەوەی یاساکە بەڕاستی کەم و کورتی زۆرە تەنانەت هەندێک دەستەواژەی تیادا بەکار هاتۆتەوە بۆ نمونە دەستەواژەی لە ناوبردن کە لە یاسا کۆنەکە دەستەواژەی لە ناوبردن کۆعدام بەکار هاتووە ئێمە گەربێت و شرۆڤەیەکی یاسایی لە ناوبردن کە ڕاستە ئەنجومەنی دادوەری دواتر ڕێنمایی بۆ ئەمە دەرئەکا بەڵام لە ناوبردن ئەکرێ بە غاز بێ ئەکرێ بە گولە بێ بە جۆرەها شێوەی تری کوشتن بێ کە لە یاساکەش ئەمەی کە هەموار کراوەتەوە تەنها جارێکی تر دەستەواژەی لە ناوبردن بەکار هاتۆ کۆ ئەوەی کە کۆمەڵی ئیسلامی بابەتێکی زۆر مەترسیداری تری زیاد کردووە کە پێویستە ئەمە بە هیچ جۆرێک لە ئەگەری هەموارکردنەوەی یاساکە هەر گفتوگۆی لەسەر نەکرێ لا ببرێ ئەویش جارێکی تر سزای ئیعدام یاخود زیندانی هەتاهەتایی بۆ ئەو کەسە دەردەچێت کە تۆمەتبار یا تاوانبارە بە پارچەکردنی هەرێمی کوردستان یانە پاراستنی یەک پارچەی خاکی هەرێمی کوردستان کە ئەمەش زیادکردنی دەستەواژەیەکی مەتاڵی ترە بەدەست دەسەڵاتەوە لە داهاتوو دەتوانێت چۆنی بێدوا بەکاری بێنێت. بەڵێ بەس پێ دوای ئێستا فراکسیۆنەکانی پەرلەمان بە تایبەتی ئەوانەی غەیری دەسەڵات چ بەرپرسارەتێکیان لە بەردەمدا لە بەرامبەر هەموارکردنەوەی ئەم یاسایەوە دەبێت شێوازێک مەسەلەن هەموار بکرێتەوە بۆ چوونیەوە. بە بۆچوونی من لەم قۆناغە پێویست بۆ ئەم یاسایە هەر بوەسێت وەکەوەی کە چەندین ساڵی ڕابردوو ئێمە داوای وەستاندنی ئەم یاسایەمان کردو نەکرد بۆ ئێستا چونکە یاسایەکە بەڕاستی خۆی تیرۆر بەرهەمەهێنێتەوە نەک ئەوەی کە ئەتوانێت تیرۆر بوەستێنێ و خاڵێکی تر کە مەترسیدارەوە گوتم ینی بابەتی ئیعدام ئەشکەنجەدان ئەم جۆرە مامەڵەکردنە لەگەڵ دۆسیی تیرۆر ئەم عقلیەتە ئامادەی هەیە لە لای مشەڕعی هێز و لایەنە سیاسیەکان و فراکسیۆنەکان ئەمە کێشە زۆر گەورەکەیە یعنی مەترسیەت دەستهێنان بۆ هەموارکردنەوەی یاساکەش جارێکی تر بە پێچەوانەوە لەبری ئەوەی ئەم خاڵانە بوەستێنێ ئەم خاڵانە بەهێزتر بکات وەکەوەی کە کۆمەڵی ئیسلامی لە هەمواری یاساکە کەوتۆتە هەڵەیەکی زۆر گەورەوە لەبری ئەوەی بتوانێت ئەم مادە و بڕگە زۆر مەترسیدارانە بوەستێنێ لە پێشکەشکردنی هەموارەکە جارێکی تر کەوتۆتەوە ناو هەڵەیەکی گەورەتر کە من بە ئومێدیەوە ئەم پرۆژەیە کە کۆمەڵی ئیسلامیش پێشکەشی کردووە بەم جۆرە نەڕواچکە بەڕاستی خزمەت بەو عقلیەتە دەکات کە ئێمە لە ماوەی پێشووی بەرنامەکە ڕەخنەمان لێگرت. بەڵێ سپاس دەکەم دواتر گرێم بۆ لای بەڕێز نیازخان کاک کاروان بەڕێز وتە یاسای لە 2006 یەکەم جار پەسەند کراوە ینی دواتر هەر درێژ کراوەتەوە بەبێ هەموار کە تاکو ئێستا پێ دوایە دۆخەکە ئێستا زۆر جیاوازە مەسەلەن 12 ساڵ لەمەوبەر پێویستە هەموارێکی سەردەمیانی بۆ بکرێت یاساکە؟ بەڵێ بێگومان ئەسڵەن هەروتمان قسە هەیە لە کوردستان لەسەر کە یاسای تیرۆر هەبیان نەبێ بەڵام مادام کە بووە بواقعی لە ساڵی 2006ەوە هەیە با یاسای بە یاسایکی مۆدێرن بێ زەماناتی زیاتری بۆ مافی مرۆڤتیا بێ ینی ئەوەی لەم یاسایە هەیە کۆمەڵێشت هەیە بۆ نمونە عقوبە شەخسیە لەم یاسایە سزای بە کۆمەڵی تایە سزای ئەو دەستگایە بۆ نمونە کە تیرۆریستێکی تایە سزای ئەو مؤسسایە بۆ نمونە کە بابەتێت بڵاوکەنەوە کە تەرویجە بە تیرۆر بۆ نمونە و بیریشمان نەچێت لە عێراقیش یاسای ئیرهابمان هەیە
بە خوێندنەوە لە بەرگە بابەتەکانی یاسای تیرۆری عێراقی زەماناتی زۆر باشتری تایە بۆ ئەو کەسانی کە تۆمەتبارن بە تاوانی تیرۆر. ئەسڵەن نەم یاسای هەر ناوی تۆمەتبار ناهێنێ، ئەو کەسێک کە ئەگیرێ بە تۆمەتی تیرۆر بە تاوانبار ناهێنێ، یەکسەر یاساکاڵێ تاوانبار کە ئەمەش لە ڕووی قانونیەوە بەڕاستی حاڵەتێکی زۆر ناتەندروستە. تۆ کەسێ هیچ شتێکی بەسەر ساخ نەبووتەوە خێرا پێی ئەڵی تاوانبار و بە تاوانبار ناوهێنی و لەوانەیە ئەمە لە داهاتوە نەتیجەی تحقیق ئەم کەسە بێتاوان دەرچێ، هێنی دوای ئیفراجەکرێ. تۆ چۆن لە قەبی تاوانبار سەپێنی بەسەریا. حاڵەتێکی ترمان هەیە لە یاساکە کە لە ڕووی واقع ئەو با من باسی کەم حاڵەتی مخبری سڕیە لە یاساکە، ئەو کەسێک کە هەواڵدەری نهێنیە. ئەمە لەکەیەکە بە ناوچەوانی ئەم یاسایەوە بەڕاستی بەپێی ئەو ڕێکارانەی کە ئێستا لە دادگاکانی ئاسایش لە هەرێمی کوردستانە جێبەجێ ئەکرێ. مخبری سڕیک بۆ نمونە کەسێکی هەواڵدەر بۆ بە نموناڵم ئەڵێ فڵانە کەس ئەلف منە ناس تیرۆریستە، یەکسەر دام و دەستگاکانی ئاسایش لەسەر بنەمای ئەم هەواڵە کە ئیتر لێکۆڵێن ناکرێت ئایا ئەم هەواڵدەرەکەی ڕاستە ناتەندروستە دروستە لەوانەیە ڕقێکی شخصی بێ. ئەم کەسە ڕاپێکی دادگا ئەکرێت و بە تۆمەتی تیرۆر کە لەوانەیە لە نەتیجە ئەم کەسە بێتاوان دەرچێت. دوایی بەڕاستی ئەم کەسە بە خۆڕایی ماوەیەکی زۆر ڕەنگە لە ژوورەوە بێ، لە زیندانا بێ و دوایی کە بەریشە بێ. بەڕاستی ڕاستە قانونەکە باسیەوە کاڵێ ئەو کەسانی کە بە تیرۆرە گیرێن و تاوانبارەکرێن بە تۆمەتی تیرۆر بۆیان هەیە داوای دوای قەرەبووی ئەو مافانەی خۆیان بکەن کە لیان زەوت کراوە. بەڵام تا ئێستا لە ڕووی واقعی و هیچ حاڵەتێکی لەمەمان لە هەرێمی کوردستان. بەڵام قسە لەسەرەوە بوون هەندێک بۆ فراکسیۆن کە دەنگیاندا بۆ یاسا پاساوی بوو کە بۆشایی یاسایی دروست دەبێت بۆیە ماوەکەیان درێژ کردێتەوە. بەڵام لە 2016ەوە ئەو کاتێک کە پەرلەمانی کوردستان پەکرابوو نەتوانرا یاساکە درێژکە بۆ ماوەی 2 ساڵ کار بە یاسای سزادانی عێراقی دەکرا. هیچ پاساوێکی واقعی هەیە کە بڵێن بۆشایی یاسایی دروست دەبوو لەم ڕوانگەیەوە بۆی پێویستە یاساکە بە زوویی درێژ بکرێتەوە ماوەی کارکردنی. ئەگەر پێشتر بەڕاستی بەهانەی هەبووە بۆ حاڵەتە وجودی داعش و ئەو ڕێکخراوە تیرۆریستیانە، بۆی سە وجودی داعش و ڕێکخراوە تیرۆریستیانە بەو شێوە توندەی پێشوو نییە بەڕاستی و بەوەی لە ساڵی 2014 هەتا 15 تا 16. بەڵێ من پێم وایە نەخێر بۆشایەکی یاسای ئەو تۆ دروست نابێت سەبارەت بە تاوانی تیرۆر، چونکە زۆربەی زۆری ئەو تاوانانی کە لەم یاسایە باس کراوە و ناوهێنراوە حاڵەتەکان دیاری کراوە لە قانونی عقوباتی عێراقیە باس کراوە. نەخێر بۆشایی یاسایەکی ئەو تۆ دروست نابێت. سپاس دەکەم. نیازخانەکە بگەڕێن و لای بەرەزت وت دەم یاسایە پێچەوانەیە لەگەڵ کۆمەڵێک یاسا بۆ نمونە یاسای کاری ڕۆژنامەگەری، یاسای بەرزهێنانی مافی دەستکەوتنی زانیاری، یاسای ڕێکخراوە ناحوکمیەکانیش لەکوێدا ئەم یاسایە ناکۆکرد لەگەڵ ئەوانە کە ئەمە کاریگەری هەیە بۆ سەر ئازادی ڕادەربوون و بڵاوکردنەوە و پێویستە ئەم یاسایە لەم ڕوانگەیەوە هەموار بکرێتەوە. ئەم یاسایە بەتەنیا یاسایەکی سربەخۆ نییە کە لی بڕوانین. ئەم یاسای ڕاستەخۆ پەیوەنددارە بە ئەنجومەنی ئاسایش بە دەستگای ئاسایشەوە کە هەردوو یاسای ئەم دەستگای ئەنجومەنی ئاسایش و دەستگای ئاسایشیش لە مادەی 3دا لە بردەکان زۆر بە واضحی ئەویان دیاری کردووە کە چۆن بەرەنگاری تیرۆرە بنەوە یا چۆن مامەڵە لەگەڵ ئەواکەن کە وەرگیراوی ئەو هێزووزێ لە یاسای بەرەنگاربوونەوەی تیرۆر. ناوەڕۆکی یاساکە ئەم هەموو پێشێلکاری و دەسەڵاتە ڕەهایی کە دراوە واتە کاتێک کە قەراریدا یەکێک تاوانبارە دەستگاکان بڕیاریاندا کەواتە دەبێت باز بدەن بەسەر هەموو ئەو یاسایانەی کە لە هەرێمی کوردستان هەیە و ئاماژەم پێکرد. ئەوان هەموو ڕەوایەتیەک دەدەن بۆ گەیشتن بەو خاڵە مافەکانی تر پێشێل بکەن و ئەمە زۆر بەوازحی لە ناوڕۆکی یاساکە ڕەنگی داوەتەوە نەکەر ئەوە لە ساڵانی ڕابردووشدا چەندین بەڵگە و نمونە هەبوون بۆ پێشێلکاری و بازدان بەسەر یاساکانی تر بۆ دەستگیرکردنی کەسێک کە تۆمەتبارە دواتریش زۆر جار دەرکەوتۆ بەریئە ئەساسەن تاوانباریش نەبۆکۆی ئیدعای بۆ کراوە یاخود دۆسێتری بۆ دروستکراوە بۆی بیسەلمێنن کە تاوانبارە بە بارێکی سیاسی بەکاری بهێننەوە. خاڵێکی گرنگی تر ئەوەی کە پەیوەنددارە بەم یاسایەوە بۆم خاڵێکی سەرەکی باسی بکەم کە پێچەوانەیە لەگەڵ بەشێکی زۆر لە یاسانی و دەوڵەتەکان و بەتایبەت پرۆتۆکۆلی تایبەت بە بەرەنگاربوونەوەی ئەشکەنجە ئەوەیە ئەمانی کە لە ماوەی ڕابردوودا لەلایەن دەستگاکانی ئاسایشەوە گیراون بەتایبەت ڕێکخراوی DHRD بەشێکی تر لە ڕێکخراوی وچان و ڕێکخراوەکان تر ئەوانەی چاودێریان کردووە ئەشکەنجەی زۆر ناپەسند بە
هەموو پێوەرێک بەکارهێنراوە و ئەمە ئەکرێت ببێتە هۆکاری ئەوەی کەسێ دەستگیر بکرێت لە ژێرباری ئەشکەنجەی زۆر دام بنێ بە تاوانێک کە دەستدام و دەستگا ئەمنیەکان داوای لێ دەکەن بۆی ئەم کەسە ئەشکەنجە نەدرێت دواتریش حکمی ئەعدامی بەسەر ساغ بکرێتەوە و بەدەن لەوەش ئێمە ئەبێ بەڕاستی بەرگری لەوە بکەین کە پێویستە حکمی ئەعدام نەک بە تەنیا لە یاسای بەرەنگاربوونەوەی تیرۆر پێویستە لە دوایین یاسای بەرەنگاربوونەوەی بازرگانیکردن بە مرۆڤ کە چەسپێنراوە لە یاسای سزادانی عێراقی 111 ساڵی 1969 بە هەمان شێوە ئێمە نەیهێڵین چونکە ئەزمموی مێژوو و هەموو توێژینەوەکانی مێژوو سەلماندویانە سزای لە سێدارەدانەوە پیادەکردنی ئەم جۆرە سزایانە نەبۆتە هۆکاری کۆتایی پێهێنان بە جۆرێک لە سزا و بەڵگەیەکی تر پەیوەنددار بە یاسای بەرەنگاربوونەوەی تیرۆر بۆی ئێمە ئاماژەی پێ بکەین کەسێک ئەگەر خواستی تیرۆری هەبێت و بێوێ خۆی بتەقێنێتەوە ئەم کەسە ئەساسن ئایدۆلۆژیایەک لەلایەکی پێی وایە دنیایەکی تر بەدەسێنێ یعنی تۆ بە کوشتنی ئەمە دێی بە هێندەی ئەوەی مەبەستە تۆڵە بکەیتەوە بە هێندەی ئەو مەبەستە چاکسازی نیەوە و هەر پەنابردن بۆ سزای لە سێدارەدان جگەلەوەی کە سزایەکی تاو نامرۆیی وەلوتکەی سزا نامرۆیەکانە لە ڕاستیە ئەوە پیشاندا کە دام و دەستگاکانی ئەو وڵاتە لێبوونەتەوە لەوەی کە ئومێدیان بە چاکسازی هەبێ یا توانای ئەنجامدانی چاکسازیان هەبێ بۆیە لە بۆشایی ئەو دەسەڵاتێکی هەیەە پێیان وایە دەبێت تونترین سزا بە ئەنجام بگێنن و یاسای بەرەنگاربوونەوەی تیرۆر لە ساڵی 2006 کاتێک کە بووی بەیاسا بەڕاستی هەڵێنجراوی ڕووداوەکانی دوای شێخزانە ئەو قۆناغە بوو خۆ ئەگەر لێشی بکۆڵینەوە شێخزانە لە هەناوی چی دەستگایەکەوە هاتبوو لە خەلفێتی چی جۆرە حیزبێکی سیاسیەوە هاتبوو هەموو ئەمانە دوجار بەکارهێنران بۆ بەرجەستەکردنی یاسای زۆر تند و تیژ و دواتر درێژە پێدانی و هەروەها دەسا و دەستکردنی ئەمە بەبێ ئەوەی هیچ جیاوازیەکە بێت لە نێوان عەقڵیەت و دیدگای پەرلەمانتارێکی گۆڕان یا یەکگرتو یا هێز و لایەنە سیاسیەکانی تر بۆی ڕەتی ئەم یاسایە بکەنە بە پێچەوانەوە هەمووی ڕەوایەتیان پێدا. بەڵێ تۆ ڕەخنەت هەیە بۆ نمونە لە فراکسیۆنەکانی یەکگرتووی ئیسلامی بزوتنەوەی گۆڕان کەوانیش دەنگیان بە درێژکردنەوەکەی داوە؟ بە دڵنیایی من نەک ئەوان ڕەخنەم لە تەواوی پێکاتە ئاینی وەنەتەوەیەکانی تریش هەیە لە پەرلەمانی کوردستان ئێمە کێشە بنەڕەتەکەمان ئەوەیە کە بە درێژایی ساڵانی ڕابردوم هێزولایەنە سیاسیانە نەیانتوانی و نەیانوێراوە دیدگایەکی بوێرانەتر بخەنە ڕچوو من لەوە تێ ئەگەم ئەزانم ئەگەر یەکگرتوو یان بزوتنەوەی گۆڕان بۆ نە بەرەنگاری عقوبەی ئەعدام ببنەوە لەم یاسایە پارتی و یەکێتی پێیانەڵێن ئێوە حەسانە بۆ خەڵکی تیرۆریست دروست دەکەن من ئەزانم ئەم تۆمەتانیان بۆ بەرەنگارەکەنەوە بەڵام ئەگەر کەسێک دیدگایەکی سیاسی و مرۆیی و بەڵگەداری بەهێز هەبێت لەلای لەمانە سڵ ناکاتەوە دێت بەڵگا و نمونە بۆ بەرگریکردن لە بیرۆکەکەی هێنێتەوە و هەوڵەدا پرۆژەکەی سەر بخات بەڵام بەڕاستی پەیوەنددار بە بابەتی تیرۆر ئەمان تا ئێستا بوێر نەبوون ئازانە بووم بۆ بەرەنگاربوونەوە ئێمە وەک ئەوەی سەرباری ئەوەی کە کۆمەڵی ئیسلامی بزوتنەوەی ئیسلامی ڕەخنیان هەیە بەڵام کۆمەڵی ئیسلامی جارێکی تر دێت پرۆژە یاسایەک پێشکەشەکات بۆ هەموارکردنەوەی یاساکە کە لە بنەڕە تا خۆی پڕە لە کەم و کورتی پڕە لە کێشە پڕە لە تەعزیزکردنی ئەو بابەتە مەترسیدارانەیەکی ئێمە ئاماژەمان پێکردوون لە پێچەوانەوە دەواازەی ترەکاتەوە بۆ ئەوەی وەکەوەی من ئەگەر قۆناغی ڕفراندۆم بهێنمەوە قۆناغی ڕفراندۆم خەڵکی وەک ئێمە کە دش بە ئەنجامدانی ڕفراندۆم بووین بۆ پێودانگەی کە هەیە بۆ پارتی دیموکراتی کوردستان یەکێتی نیشتیمانی کوردستان جاشنامەیان بۆ ئێمە کردەوە ئەیان لە قۆناغی دوای ڕفراندۆم شوێنی ئێوە ناکەینەوە ئەم برگانەی کە کۆمەڵی ئیسلامی زیادی کردووە هێندە دەستەواژەی مەتاتیان تێدایە کە درێژە بۆ عەقڵیەتە دەدات ئەمە پێی ناوترێت چاکسازی کۆمەڵی ئیسلامی پێویستە ئەگەر قەرار بێت بێت ئەم پرۆژەیە بە چاکسازیەکی زیاترۆ بکات ئەویش پێویستە بوێرتر بێ لەوەی کە هەیە پێویستە دش بە عقوبەی ئەعدام بێ پێویستە دش بە زۆرێک لەو برگانە بێ کە لەم یاسایەدا بەڵێ سپاس دەکەین بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دەگەڕینەوە وڵاتان لەگەڵمان بمێنەوە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت دنیا دیکۆر بۆ کەوانتەر و تەختەی ئەرزی لە دنیا دیکۆر ئامادەین بۆ دروستکردنی کەوانتەر و دانانی تەختەی ئەرزی بە باشترین کوالیتی و نرخی گونجاو دروستکردنی کەوانتەر بە خواستی خۆتان بە کەرەستەی MDF و HDF و HPL و R-Click و داری سروشتی و باڵۆن پرێس هەروەها دروستکردنی کەوانتەری تاقیگە و WC و کابینات با کەرەستەی کۆمپاکت لامینات کە دژە بەکتریا و دژە ئاو و دژە ئەسیدە بۆ دڵنیابوون لە کوالیتی و نرخی گونجاو تەنها دنیا دیکۆر هەڵبژێرە دنیا دیکۆر
گروپی کۆمپانیەکانی نوێکار بۆ جوانکاری بیناسازی گروپی کۆمپانیەکانی نوێکار لە وەرزێکی نوێی کارکردنیدا هەڵدەستێت بە داشکاندنێکی بەرچاو بۆ سەرجەم مەوادی جوانکاری بیناسازی و پێداویستیەکانی هەمیشە تۆکمەی و جوانی و خێرایی لە پێشینەی کارەکانیەتی وە سەرجەم کارەکانی کۆمپانیای نوێکار زەمانی 10 ساڵی لەگەڵدایە لە سەرجەم پارێزگاکانی هەرێم کار دەکەین و گواستنەوە و بەستن بێ بەرامبەرە لە ئەزمموی کارەکانمان هەمیشە تۆکمەی و جوانیمان دڵنیاکەرەوە بۆ کڕیارانمان ناونیشان کەلار شەقامی سەرەکی لیوا بازار بەرامبەر مزگەوتی تەقوا گروپی کۆمپانیەکانی نوێکار فانسینێت خێراترین هێڵی ئینتەرنێت بە داوەلۆندی بێسنوور ئێستا لە خزمەت کڕیاراندایە فانسینێت جۆرەها کارتی پڕکردنەوەی بۆ ئامادە کردوون کە سەرجەمیان داوەلۆندیان بێ سنوورە بۆ ماڵ و شوێنە گشتیەکان کارتی 9,000 دیناری بۆ ماوەی 1 هەفتە کارتی 7,000 دیناری بۆ ماوەی 15 ڕۆژ کارتی 30,000 دیناری بۆ ماوەی مانگێک کارتی 40,000 دیناری بۆ ماوەی مانگێک و بە خێرایی زیاتر کە تایبەتە بە یاری ئۆنلاین هێڵی فانسینێت لە ڕێگەی ئامێرێکی تایبەت کە لە سەرباندا دەنرێت وەردەگیرێت و لە ڕێگەی گەێنەرێک بۆ ئامێری بڵاوکردنەوە لە ناو ماڵەکەت یان شوێنی کارەکەت کاری پێدەکرێت ژمارەی تەلەفۆن 0 224 75 74 یان 0 194 36 37 فانسینێت ئەزانن چیا ئەسپیڕەش سەرچاوی چێژە و ڕەونەقدار و گەش بەراکەت و خێر پێویستی ماڵە وەرن لای ئێمە بانە بن بێبەش برنج و ساوار شعری ئەو چایە باش و نیسک و نۆک ڕۆن و لۆبیایە ئەسپی ڕەشتەنیا و بێوێنە و جیایە چی خواردن هەیە هەمووی مەلایە لێندە هەرزانە کەس نابێ بێبەش کوالێتی بەرز و تام و بۆنی خۆش بەرهەمە شازەکانی ئەسپیڕەش بەرهەمە شازەکانی ئەسپیڕەش بەرهەمەکانی گروپی ئەسپیڕەش تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت جارێکی تر سڵاتان لەبێت بەڕێزان کاک کاروانگە بگەرم بۆ لای بەڕێزت سەبارەت بە داوای نەتەوە یەکگرتوەکان پێشتر لە 2016 کاتێک یاساکە بەسەر چوو نووسینگەی مافی مرۆڤی یۆنامی لە عێراق داوای کردبوو کە کارکردن بەم یاسایە ڕابگیرێت تا چەند پێویستە گوێر لە ئەم داوای نەتەوە یەکگرتوەکان بگیرێت و پێشتر دەبووای گوێ لێ بگیرایە بە بچوونیەوە بەڵێ لە ڕاستە یۆنامی لە عێراق ساڵی 2016 نامەیەکی ناردووە بۆ پەرلەمانی کوردستان بۆ سەرۆکی بۆ دەستێ سەرۆکایەتی کە داوایان لێکە ئەم یاسایە هەموار کرێتەوە یا بە شێوازێکی لێ بکرێت یاسایەکی نوێ دەرچێت لەگەڵ پێوەرە جیهانەکانی مافی مرۆڤ بێتەوە بۆ پێمەوە بەداخەوە پەرلەمانی کوردستان بە بۆنێ ئەو دۆخی کە تێیکەوت پاخستن و ئەنی ئەو دۆخی ئەو شێوازە و شڵەژاوی کە لە ناو پەرلەمانە دروست بوو ئەمە نەتوانرا گوێ لێ بگیرێ هەچەنەوەمان بیر نەچێکە یۆنامی و مەجلیسی حقوقی ئینسان کە سەر بە ڕێکخراوی نەتەوە یەکگرتوەکانە لە شێوەی تەوسیە لە شێوەی ئامۆژگاریە شتەکانیان ڕاستپاردەکانیان ئەنێرن ئەو بابەتانی کە بڵاوی ئەکانەوە هینی ئیلزامی نییە بۆ دەوڵەتان بەڵام مەجلیسی حقوقی ئینسان کە سەر بە ڕێکخراوی نەتەوە یەکگرتوەکانە 4 ساڵ جارێک ڕاپۆرتی پێداچوونەوەی دەوری هەیە UPR دۆخی مافی مرۆڤ لە هەموو وڵاتانی جیهانە کە بۆ هەری نێدراوە ئیلزامی یاخود بە شێوەی نەخێر هەر خۆیان ئاماژەی پێیان لە ناوەڕۆکی ئەو نامەیە کە بۆ دەستی سەرۆکایەتی پەرلەمانیان ئەوان کە داوا دەکەن بۆ نمونە یاسا درێژ نەکرێتەوە ینی پاساوێکیان یۆنامی ئەوان چاودێریان هەیە ئەوان چاودێریان هەیە ئەگەڕێن بە زیندانەکانە ئەگەڕێن بەسەر دادگاکانە ئەو حاڵەتە پێشەلکاریانە ئەبێنن تۆمارێکن بێگومان بەشێ لەم حاڵەتانە پەیوەندی بە کاریگەری یاساکەوە هەیە بە نامۆدێرنی یاساکەوە هەیە بە کۆنی یاساکەوە هەیە لەبەرەوە ئەوان لە ضمنی ئەو تەوسیاتانە کە ئێنێرن بۆ باشکردنی زروفی مافی مرۆڤ بەشێکی گەورەی پەیوەندی بە یاساکانەوە هەیە و لەو راپۆرتی پێداچوونەوەی دەوریە کە 4 ساڵ جاڵی بڵاو کرێتەوە پێم وایە ساڵی 2018 بێ بڵاو بێتەوە باس لەو یاسایانەکە کە لە هەرێمی کوردستانان و لە ضمنیاش
بالضبط ینی بە دیاریکراوی نازانم ئایا ئاماژە بە یاسای تیرۆراوە لە ساڵی 2014یاننا بەڵام بەشێکی کاریگەری ئەو یاسای هەیە کە هەرێمی کوردستان تیادا لۆما کرێت لەسەرەوەی کە پێشەلکاری مافی مرۆڤی زیاتر ئەو نامەکەیەوان بۆ ڕاگررتنی یاسا لە ڕوانگەی پێشێلکاری مافی مرۆڤ بوو کە بۆ ئێمە یاسا و پێشێلکاری زۆری مافەکانی مرۆڤ کرا گومان وەکو هەڵوێستێکیەوان وایە جنا دۆخی مافی مرۆڤەکە لە هەرێمی کوردستانە نموزەجی بواە و باش بواە ئەوان بە هیچ شێوەیەک تەوسیان نانار و بگرێت دەستخۆشیشانە کرد بەڵام بەداخەوە لە هەرێمی کوردستانە دۆخی مافەکانی مرۆڤ چ لە ڕووی ئەو کەسانەی کە لە زیندانان چ ئەوانەی لە دەریشەوەن بەڕاستی ئەوانی ژۆک وایە لە زیندانە بژین دۆخێکی ناهەموارە بەڕاستی بەڵ بە سەبارەت بە بەرگەکانی یاساکە نیازخان باسی لەوە کرد کە بنەوە کۆمەڵک بەرگەی لاستیکی تێدایە بۆ نموناوانەی کە خاکی هەرێمدا بەش دەکەن بۆ نموناوانە بە تیرۆردا بنرێن پێ دوایە مەسەرەن ئەمە جێبەجێ ناکرێت بەسەر کۆمەڵک هێزی سیاسی کە ئێستا مەسەرەن کوردستانیان دابش کردووە ئەگەر بڕگە و بەندەکانی مادەکە ئەم یاسایە و خۆی جێبەجێ بکرێ من لەگە برادێکمە هەر کردمان بە گاڵتەگە وتمان لەوانەیە نیوەی هەرێمی کوردستان بچێتە زیندانەوە بەڕاستی گەرە و یاسایەوە خۆی جێبەجێ کرێ چونکە لەسەر ئاستی گروپ و حیزب بۆ لەسەر ئاستی تاکیش لەم ڕووداوانی دوایە لە 16 ئۆکتۆبەر بەدواوە کۆمەڵی حیزبولایانی سیاسی کۆمەڵی ئەشخاصیش هەیە لە ناوێنە بەڕاستی یاسای تیرۆر شمولیانەکە بە ئەمە خەڵکی کوردستان بیزانێ هەر لە هێنانی هێزی بیانی بۆ ناو هەرێمی کوردستان هەر لە دروستکردنی هێزی میلیشیا هەر لە بڵاوکردنەوەی ترس و تۆقان لە ناو هەرێمی کوردستانە هەر لە بابەتی ڕەفاندن هەر لە بابەتی زەوتکردنی مافی خەڵک بڵاوکردنەوەی تیرۆری و ئیرهاب خۆی تیرۆری ئیرهاب ڕاستە لە وێنە ڕاستەقینەکەی خۆیان بریتێ لە کوشتنی ئینسان ڕەفاندنی ئینسان یاخود ئازاردان و ئەشکەندەدانێک بۆ نمونە بە کۆمەڵ بەڵام دیوە معنەوەکەی مەترسیدارە بەڕاستی تیرۆر کە بڵاوکردنەوەی ترس و تۆقاندن و دروستکردنی شڵەژاوێ لە ناو کۆمەلگا ئەمەش لەسەر ئاستی بەڕاستی حیزب بینیمانە لەسەر ئاسی ڕێکخراو بینیمانە بەداخەوە لەسەر ئاستی شخصی باڵانە ناو حیزبەکانە بینیمانە بەڵام بەداخەوە ئەم یاسایە لە ڕابردووە بینیمانە بە جۆرە لە جۆرەکان بۆ تەسفیەی سیاسی لایەنەکانی تر بەکار هاتووە. بەڵێ سوپاس دەکەم. نیاز خانەگە بگەڕێمەوە لای بەرزت پێشتر بەرزت باست لەوە کرد کە یاسا زۆر جار خۆی تیرۆری بەرهەمێناوە ینی چۆن مەبەست چییە کەم یاسای خۆی لە بریەوەی کەم یاسای بەرەنگاربوونەوەی تیرۆری بەرهەمێناوێت. من نمونەی سەردەش عوسمان دەهێنمەوە وەگێکێک لەو نمونانەی کە چۆن سوود لە دۆسیەی تیرۆر بینراوە بۆی پەردەپۆشی تیرۆرێکی تری پێ بکرێت بۆ نمونە کاتێک کە سەردەش عوسمان تیرۆر کراوە لەو تیرۆرکردنە پارتی دیموکراتی کوردستان و زۆر بە دیاریکراوی بنەماڵی بارزانی پێ تۆمەتبار کرا دوای ئەوەی کە لیژنەیەک دروست کرا تۆمەتێکی تر بۆ سەردەش دروستکرا لە بری ئەوەی تاوانبارانی پشت ئەم کردە تیرۆریستیە بدۆزرێتەوە کە سەردەش لە پێش کۆلیژەکەی ڕفێنرا و دواتر تەرمەکەی و بە شەهیدکراوی لە مووسڵ دۆزرایەوە هەڵسان هیشامیان بۆ دۆزیەوە و دۆسی تیرۆریان بۆ دروست کرد ویسیان پەردەپۆشی تیرۆرە ڕەسەنەکە بکەن. خاڵێکی تر ئەوەیە کە یعنی بە پێی شوناس و ناساندنی تیرۆر هەر خودی ئەم یاسایە تۆقاندنی بەرهەمهێناوەتەوە ترسی بەرهەمهێناوەتەوە بە پێی ئەو بەڵگانەی کە لەلایەن ڕێکخراوە ناوخۆیەکانی مافەکانی مرۆڤ یاخود ڕێکخراونە دەوڵەتیەکانەوە تۆمار کراون یاخود لە چوارچێوەی تەواوی ئەو ڕاستپاردانەی کە خراونەتە ڕوو بۆ حکوومەتی هەرێمی کوردستان لە لایەن ڕێکخراوی لێبوردنی نێودەوڵەتی ڕێکخراوی مافەکانی مرۆڤ هەمووی ئاماژە بەواکەن زۆر بەڕوونی کە چۆن ئەم یاسایە جۆرێک لە تۆقاندن و سەرنگومکردنی تری بەرهەمهێناوەتەوە کە ئەگەری هەیە ئەم یاسایە لە بەرامبەر هەر کەسێک بە ئاسانی بەکار بێت بۆ سەرکوتکاری و بەشێک تەنان لەو پێناسە مەتاقی کە لە سەرتاشدا هاتووە ئاسان دەتوانێت بەکار بهێنرێتەوە لە بەرامبەر هەر گروپ و لایەنێک لە کاتی جێبەجێکردن کە بتوانێت لایەنەکەی پێ سەرکوت بکە. ئەمە حاڵەتی هاوشێوە زۆرە بە ناوی تۆمەتباری تیرۆرۆ یاخود بە ناوی ئەو سەرچاوی کە ئەخباری کەسی تیرۆریست ئەکات گوایە ئاسانم کەسانە دەستیان بەسەراگیرێ دواتر بەبێ دادگاییکردن زۆرجار بەهۆی ئەشکەنجەوە بەپێی ئەو بەڵگانی لە ژێر دەزان کە ئەشکەنجەی رووسی نینۆک دەرکردن هەڕەشەکردن بە ئەختیساب زۆرێک لەم بابەتانی تر پیادە کراوە ئەوەی کە بەڕوونی ڕێکخراوەکان تاوکسە تۆماریان کردو ئاماژەیان پێ کردو لە دژی وەستاونەتەوە وەستاوینەتەوە شتا ئەم ساتە بۆیە ئەم جۆرە لە یاسا ناتوان
بتوانێت زامنی بنەماکانی مافەکانی مرۆڤکە بۆیە نەتەوەیە گرتوەکان زۆرێک لە ڕێکخراوە نێودەوڵەتیەکان کە دش بەم ناوڕۆکی ئەم یاسایە دەوەستنەوە لەبەرەوەی ناوڕۆکی ئەم یاسایە بە هیچ جۆری یەکانگیر نییە لەگەڵ بنەماکانی مافی مرۆڤ هەر یاسایەک بەڕاستی بەتاڵ دەبێتەوە لە نرخ لە ڕێکخستن لە ئامانجی خۆی کاتێک کە یەکانگیر نابێت لەگەڵ بنەماکانی مافی مرۆڤ وەروەها هەوڵەکان بۆ بەدیهێنانی دادپەروەری. تا چەندێک پێ دوای ئەم یاسای خراپ بەکارێناوە بۆ نایڕە سیاسەکانی مەسەلەن دەسەڵات بە تایبەتی ئیسلامیەکان تا چەندێ مرتە قوربانی ئەم یاسای بە بۆ چوونیەوە چووکە داتاشینی تیرۆر بۆ ئیسلامیەکان ئاسانترە لە هێزی تر. لە ڕاستیە ئیسلامیەکان فرە گروپن فرەبیرن تێگەشتن و دیدگای جیاوازیان هەیە. ئێمە زۆر بەڕوونی لەگەڵ ئەوەین کە هەر کەسێک تیرۆریست بوو لە ڕێگەی دادگای دادپەروەرانەوە دەستگیر بکرێت بەڵگەکان پشتڕاست بکرێتەوە و بەم جۆرە تاوانبار دەربازی نەبێت لە سزا. پێچەوانەی ئەمە بە هیچ جۆرێک بابەتی تیرۆر و ترساندن و تۆقاندن دش بە هیچ گرۆپێکی سیاسی ئیسلامی یاخود هێزە لایەنەکانی تر بەکارنێنرێن نەک هێزە ئیسلامیەکان. تۆ لایەتت بێ پارتی دیموکراتی کوردستان تۆمەت و ناوزڕاندن و بوختانی بۆ نەو شێروان مستەفا دروست کرد کە ئەچووە خانەی تیرۆرەوە بەپێی ئەم یاسایەکە گوایە هەڕەشە لەگە سەفیر و لە قونسوڵخانە نێودوڵەتیەکانی هەرێمی کوردستان و عێراقەکە واتە بەتەنیا کۆمەڵی ئیسلامی یا هێزە سیاسەکانی تر ئەمەیان لە دش بەکارنێنراوە بەڵکو لە بەرامبەر هێزە ئۆپۆزیسیۆنەکانی تریش ئەمە بەکارهێنراوە کە هەمووی دەچێتە خانەی تیرۆرەوە. بۆیە هێزی دەسەڵاتدار بەڕاستی هێزێکی ئەوەندە سەلیم نییە بەم جۆری کە خاوەن دەستگای ئاسایشەکە ئێمە زانین دەستگای ئاسایش دوورە لە چاودێری و لە پێچینەوەی پەرلەمانی کوردستان. ئەنجومەنی ئاسایش پێشتر ڕاستەخۆ سەر بە سەرۆکایەتی هەرێم بوو دوای دەسەڵاتەکان دابشکران چوە ژێرباری دەسەڵاتی جێبەجێکردنەوە. دەستگای ئاسایش سەر بە دەسەڵاتی ڕاستەخۆی سەرۆکایەتی دەسەڵاتی جێبەجێکردنە لە ئەنجومەنی وەزیران واتە هیچ ڕقابەیەک بەسەر ئەمانەوە نییە. کاتی ڕێکخراوەکانە ڕۆن بۆ چاودێریکردن ڕێگە نادەن یان تۆمەتبارە ڕاستەقینەکان بە ڕێگەیەک بە شێوازێک ئەشارنەوە کە ڕێگە نادەن بەڵگەکان بە ئاسانی بکەوێتە دەست کە ئەو شێوازی خراپ بەکارهێنانی دەسەڵاتە تێگیراوەتە بەر ڕوون و ئاشکرا بێت. ئێمە سوپاسی دام و دەستگا ئەمنیەکانەکەین لەو شوێنێکی ئەیانوێ ئەمن و ئاسایش شێرێمی کوردستان پارێزن ئەیانەوێ تاوانبار دەستگیر بکەن بەڵام هەموو ئەمانش ڕێوشوێن و پرەنسیپ و ئەخلاقیات و بنەمای ئینسانی خۆی هەیە بۆ نابێت بۆ جۆرە کۆتایی پێبێکە دەرەنجامی تر و لانی مەترسیداری تر بەرهەم بێت. بە کورتی چاتەنم یاسا وەکو پێویست جێبەجێ کراوە بۆ نمونە لە یاساکە باز لە دەکەهێنانی هێزی بیانی مەسەلەن وەکو مەسەلەیەکی تیرۆر مامەڵی لەگەڵ دابشکردنی خاکی هەرێمی کوردستان یاخود ئێمە بینیمان لە کاتی شەڕی داعش کۆمەڵێک بەرپرس بازرگانیان لەگەڵ مەسەلەن داعش کرد بەڵام ئایا بەم یاسای مامەڵیان لەگەڵ بکە ئەگەر بە کورتی بێ سوپاس دەکەین. ئەوەی کە پەیوەندی بە پارچەکردنی هەرێمی کوردستانەوە هەیە ئەمە لە بەرگە و هەموارەکەی کۆمەڵی ئیسلامی داهاتوە. ئەم یاسایە بە تایبەت ئەگەر مادەی 13 وەرگین کە پەیوەنددارە بە قەرەبووکردنەوەی ئەو کەسانی کە گوایە ئەشکەنجە دراون لە قۆناغی لێکۆڵینەوە و شایانی قەرەبووکردنەوەی مادی و معنەوین تا ئێستا بەپێی زانیاریەکانی ئێمە بە کەمترین شێوە ئەمە پیادەکراوە. لە ڕاستیە من خۆمیز نمونەیەکم نەبینیوە لەوانەی بەم جۆرە دەستگیر کرابن ئەشکەنجە درابن دواتر قەرەبووی مادیە معنەوی کرابێتنەوە یاخود چارەسەری دەرونیان بۆ دەسەبەر کرابێ بە پێچەوانەوە ئەمانە دواتر دەرباز بوونەتەوە. ئەم یاسایە پێویستە چیتر ڕێگە نەدرێ بەم شێوەیە بەردەوام بێ. ئەم یاسایە پێویست بوەستێ و پێم وایە هەر پەرلەمانتارێک لە هەر قۆناغێکی پەرلەمانی کوردستان لە ئێستا لە ڕابردوو دەنگی بەم یاسایە داوە شەریکە لەو تاوانانەی کە بەرهەم دەهێنرێتەوە شەریکە لەو تیرۆرانەی کە بەرهەم دەهێنرێتەوە لە ڕێگەی ئەم یاسایە. سوپاس دەکەم کەرۆن تا چەندم یاسایە خراپ بەکارهێنەوەلایەن دام و دەستگا ئەمنیەکان چووکە دام و دەستگا ئەمنیەکان وەکو پێویست بە نیشتیمانی نەکراون تا چەند خراپ بەکارهێنەوە لە ماوەی ڕابردوودا. خۆی ئامارەکەی ئەڵێ 1200 کەس تا ئێستا بە جۆرەی ئەم یاسایە گیراون و لە سجنان. بەڵام کێشەکەەوەی ئەو دام و دەستگایی کە مختەسە بە جێبەجێکردنی ئەم یاسایەوە بەداخەوە ڕقابەیەکی دادوەری یا ڕقابەیەکی پەرلەمانی وای بەسەرەوە نییە کە تا ئێمە بتوانین مخاتەبەی بکەین و ئەو داتایانە وەرگرین بزانین ئەم حاڵەتانە چۆنن چەند کەس گیراوە چۆن گیراون ئەمانە چەندیان بەربوون ئەمانە چەندیان سزا دراون چەندیان ئیفراج بوون ئایا ئەم کەسانە چەندیان
بە هەڵە گیراون و قەرەبوو کراونەتەوە چەندیان بە هەڵە گیراون و قەرەبوو نەکراونەوە ئەمانە هەمووی پێویستی بەوە هەیە بەپێی یاسای بەدەستێنانی زانیاری بەڕاستی مخاتەبەی دەستگای ئاسایشەکان بکرێت لە هەرێمی کوردستانە بۆی بزانم حاڵەتانە چۆنە بۆی هەر قسەی لە بابەتە بکرێت بەڕاستی لە نتاق عامەکە مێنێتەوە و لە ڕابردوو شا بەڕاستی هەبووە بە تایبەتی وەگەوەی جەناب باسی کرد دەرحەق بە لایەنە ئیسلامیەکان ئەو قسەی نیازخان تەواوە لایەنە ئیسلامیەکان لە هەرێمی کوردستانە با بە ئینسافە قسە بکەین دابەش بووم بۆ چەند بەرەو گروپێ بۆ نمونە لایەنە ئیسلامی هەیە لە ڕابردووە ڕەوتێکی زۆر توندوتیژی هەبووە دەرحەق بەوە بۆ کەم هەموو بەشێک لە کادرەکانی بۆ نمونە بانگ بکرێن بە بێرەی یاسا لێکۆنیان لەگەڵاو کرێ بەڵام لە دۆخی ئێستای هەرێمی کوردستانە بەڕاستی لایەنێکی سیاسی ئیسلامی بە دیاریکراوی وا نابێنرێکە بۆ نمونە لایەنگرەکانی ئەو ڕەفتارانەی کە ئەکەن بچێتە ژێر سێبەری یاسای تیرۆرەوە بەڵام بەداخەوە لێرە و لێوێ ئەبێستینەوە ئەندام و کادرانی لایەنە ئیسلامیەکان بۆ نمونە لە شاری هەولێر بانگ ئەکرێن ئەشکەنجە ئەدرێن لێ ئەدرێن هەتا ئەگاتە حاڵەتی کوشتنیش بۆ مەسی سیاسی بەکارێنراوە بەڵێ ئەتوانین بڵێن نمونە هەیە و لە ئەرزی واقعیا لە ڕابردووە بوونی هەبوو بەڵێ زۆر سوپاس بۆ بەڕێز کاروان کازم یاساناس کە لە ستۆدیۆی سەرەکی لەگەڵمان بووی هەروە نیاز عەبدوڵڵا ڕۆژنامەنووس کە لە هەولێرەوە لەگەڵمان بووی سۆ سوپاس بۆ بینەرانەوە سوپاس بۆ ئەو کارەوە تا بەرنامەیەکی تر خواتانەوە